بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵای خوای گەورەتان لێبێ داواکارم لە خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەک قبوڵ بکات. خۆشەویستان، یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بریتیە لە پێدان و پێشکەشکردنی عەرەبانەی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە سنووری ڕاپەڕین بە گشتی وەکو حاجاوە و چوار قوڕنە و قەڵاتزێ و ڕانیە. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین بە یارمەتی هاوکارەکانی خێرخوازان توانیوێتی چەند عەرەبانەیەک دابین کا بۆیان بۆ ئەوەی بتوانن بەبێ هاوکاری کە سوکارەکانن خۆیان بچنە دوکانێک پێداویستیەکانی خۆیان پەیدا بکەن، یاوە خود هەندێکیان پابەندن زیاتر بە مزگەوتەوە بچن نوێژەکانیان بە جەماعەت، تەراویحەکانیان بە جەماعەت بکەن لە مانگی ڕەمەزانە. بۆیە دابینکردنی ئەم کورسیە شەحنانە خزمەتێکی گەورەیە بەو چین و توێژە کە لە ناو کۆمەڵگەکەماندا هەیە. ببینن لەم ڕاپۆرتەدا چۆن گزارش لە حاڵ و گوزەرانی خۆیان دەکەن. ئەو کوڕم نەقوستانە پێویستی بە عەرەبانێکە بوو. ئەلحەمدوللیلا لە خوای بە زیادبێ ئەنگۆ بۆ هینە پێویستی پێ بوو. ئێستاش ئەنگۆ بۆ هینە لێو مەمنونم. ئەو منداڵە نەتوانی دانیشی، نەتوانی بەخۆ بڕوادەی بە ئامێزەیە هەگرین و بەس بەدەستان عیب نەبی دەدەستێت تەواون لە عاقلی ئی تەواوە. لۆ عەرەبانەی حیبنە بە عەرەبانەی ئەڕوە. ئەگەر لۆ جێیەکی بیدەبی بە ئامێزێ نە ئەمن عیب نەبی لۆ ئاو دەستێش نادەبی ئەمن نادەبی داچی بین و بیهینی. ئەڵان ئەلحەمدوللیلا ئەو عەرەبانە و لۆهینە خوا خێر بنووسی. ئەلحەمدوللیلا ئەڵان ئەو عەرەبانە و لۆهینە ئەتوانی بچتە دەرێ، ئەتوانی پێ بڕوا، ئەتوانی پێ بچتە تکانە عیب نەبی لوقمەک بی کێکێک بی لۆ خۆ پێکڕی و دێتەوە. سەردانی مالە خزمات شەکاوەستە و لای و پێڕوا لۆ هەموو جێش پێچی. ئەو عەرەبانە مەسەڵەن پێویست بوو ئێستا ئەمە پێمان ناکڕێ، پێمان نەکرا، ئەگە پێمان کرا بە ئەم کڕی. هەر کەسێک منداڵێکی ئەو هەیە لە مالێ هەبی ئەزانی داخوا نەخۆش کۆ لە مالێ ئەزانی ئەمە چەند پێوەماندینە دەیبی بینە هەموو جێشی. ئەو ئەرحانمە و عەرەبانە پێ ئەڕوا پێ دێتەوە. دەستخۆشی لە خێرخوازانەکەم کە ئەو عەرەبانەیان بۆ کوڕەکەی من هێنا دەستخۆشیانەکەم خوا خەیانووسی دەستخۆشی لە بەخشینەکەم کە ئەو عەرەبانەیان بەخشیە کوڕم.
ئەلهانە توانی بستە دەرەوە پێ بڕوا پێ بێتەوە ئەستە دەرەوە ئەستا سەجادەی ئەستە تکانە دەستخۆشیان لێکەم. سلام باشی سلام علیکم شلونك باشی سلامتی سلامتی باشی سلامتی ژیان خان چۆنی باشی سلامتی سلامتی ژیان خان جارێکی تر هاتین بۆ لای تۆ وەکو بەخشین دەماناسیەوە بەڵێ ژیان خان تۆ تەمەنت چەنە؟ حوتی باشە چوویتە مەکتەب ناو تا ئێستا نەچووتە مەکتەب ناو هۆکاری چییە نەچووتە مەکتەب؟ کەمەندام کەمەندان ئەی تۆ کورسی شەحنت نییە؟ ناو ئەی چۆن ئەچیتە دەرەوە هەر بابت دەدبا بەم لاولایان خۆت چۆن هەروانە بدایکم دەم باش ئەگەر عەرەبانەیەکی شەحنت بینێ بەڵێ زۆر دڵت پێ خۆشە بێ؟ ئەرێ وەڵڵا بۆچیتەوە عەرەبانت بۆچییە؟ بۆ دەرەوە شتێتمە دەرێ ئەگەر وانە بێ ئەبێ خەڵک لەگەڵت بێ دایکت لەگەڵت بێ پاڵ پێ بێ ئەرێ وەڵڵا بەس ئەگەرەوە عەرەبانەی شەحنت بۆ بێنین بەڵێ هێنابێتمان بۆت بەڵێ دڵت پێی خۆشە؟ ئەرێ وەڵڵا سپاسی دەستگای بەخشینەکەین کە ئەو عارەبانەیەندا بەو کچەی کە تەمەنی 24 ساڵە لە زگمانگ داوا بووە زۆر مەمنونی خێرخوازان و بەرنامەی بەخشینین کە ئەو عارەبانەیەندا بەو کچەی ئەگەر ئیشێکی هەبییان بۆ ماە خوشکێکی یان برایەکی یان شتێکی بکرد لە دوکان ئەتوانی بچی کە ئەو عارەبانە پێداوە تا ئێستا ئەمە بڵێن دەسەڵاتمان نەبوو عارەبانێکی ئەوای بۆ بکردن بە 6-7 وەرەخان مانگی ڕەمەزانەدا هاوکاری ئەو نەوە منداڵانە ئەکەن ئەو کە مندامانە بەڕاستی جێگای شانازی و جێگای سوپاسە بۆ دەستگای خێرخوازی و خێرخوازان.